ئەکرێ وێنەم کێشا بێ بەڵام یەکەم جارمە بە ئەم شێوازە بۆیە و فڵتە و ئەوە بەکارەهێنم. ئەمڕۆ لە کێشێکی جوانی کوردستان لە گوندی تاوێرە سیمپۆزیۆمی هونەری بەڕێوە چوو کە لەلایەن چارەکی هونەری هەڵەبجە و بەڕێوەبەرایەتی پەروەردەی هەڵەبجەوە ڕێکخرابوو. زۆر سپاس کە توانیان ئەم سیمپۆزیۆمە ڕێک بخەن و مامۆستایانی هەم شێوەکار و شانۆ و میوزیک پێکەوە کۆبکەنەوە لە کەشێکی تایبەت کە هەمویان بەدەر لە مامۆستایانی شێوەکاری کە خۆیان ئەزمموی ڕەنگیان کردووە مامۆستایانی تریش ئەزمموی ڕەنگ بکەن و پێکەوە ببنە تابلۆیەکی جوان. مامۆستا بەڕێستان شێوەکار نین ئێوە شانۆکارن. چۆن ئێستا لەم سروشتە یاوێنە کێشی هەستێکی چۆنە؟ بەڵێ بەڕاستی هەستێکی تایبەتە چکە من ئەکرێ وێنەم کێشا بێ بەڵام یەکەم جارمە بە ئەم شێوازە بۆیە و فڵتە و ئەوە بەکارەهێنم و باش بتوانیم زۆر بە جوانی ئیشەکەم ئەنجام بڵێ. وێنەکەت چییە؟ وێنەکەم کە زیاتر لەسەر ئافرەتانە و ئەوەی لە وێنەکەیە دیارەکە تەنها بەشێکی فەیسی دەرچووە ئەوەی تری کە زیاتر لە کارەکەی خۆمەوە نزیکە وەکو دیزاین ئەو بەشەی سەرەوەی کە لێوەکی و زیاتر فۆکس لەسەر لێوەکەی و کڵاوەکەیەتی کە بەشی دیزاینە و هەروەها بۆی حەزم کرد زیاتر ئیش لەسەر ئافرەتان بکەم لەبارەی ژن ژیان ئازادی.